بەپی راپۆرتێکی ئینستیتوتی پێی 5 پەرلەمانتاری کوردستان کە لە دوای بەسەرچوونی تەمەنی پەرلەمانی کوردستان وەک پەرلەمانتار دەست بەکار بوون بە نایاسایی خانەنشین دەکرێن. ئەو پەرلەمانتارانە بریتین لە سۆس عەبدولقادر عەبدوڕەحمان و دلێر عەبدولخالق حاجی لە بزوتنەوەی گۆڕان، عەبدوڵڵا حەسەن حەمەد و لەیلا عەلی عەبدولعەزیز لە بزوتنەوەی ئیسلامی، بێروان فەقێ ئیسماعیل کە پێشتر لە یەکگرتووی ئیسلامی بووە. بەپی بڕیاری دادگای فدراڵی کە لە 30/5/2023 دەرچووە، هەموو ئەو یاسا و بڕیارانەی لە دوای 6/11 ساڵی 2022 لە پەرلەمان دەرچوون نایاسایی و پوچەڵن، بەمەش ئەو 5 کەسە مافی پەرلەمانتاریان لێ دەسەندرێتەوە. ئەوەش هاتووە 5 لەو پەرلەمانتارانەی لە دوای 6/11 ساڵی 2022 بە نایاسایی سوێندیان خواردبوو داواکاریەکیان پێشکەش بە سەرۆکایەتی دیوانی پەرلەمان کردووە و داوای خانەنشینی دەکەن. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمیش بەڵێنی خانەنشین بوونی پێداون و یەکێک لە تەوەرەکانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە 27 ساڵی 2024 دەرکردنی بڕیار بووە بۆ خانەنشینکردنی ئەو پەرلەمانتارانە. ماوەی 8 خولەک لە پەرلەمان قسەیان کردووە. هەریەک لە سۆس عەبدولقادر، دلێر عەبدولخالق، عەبدوڵڵا حەسەن، لەیلا عەلی عەبدولعەزیز و بێروان فەقێ ئیسماعیل کە لە دوای بەسەرچوونی تەمەنی پەرلەمان بە نایاسایی بوونەتە پەرلەمانتار و داوای خانەنشین بوون دەکەن، بە هەر پێنجیان لەو ماوەی لە پەرلەمان بوون تەنیا 8 خولەک و 45 چرکە لە دانیشتەکاندا قسەیان کردووە. لە بەرامبەردا بە هەر پێنجیان بڕی 172 ملیۆن دیناریان وەک موچە وەرگرتووە. دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هێشتا ئۆتۆمبیلەکانی پەرلەمان بەکاردەهێنن. بەپی راپۆرتی ئینستیتوتی پێی دوای ساڵ و نیوێک لە بەسەرچوونی تەمەنی یاسایی پەرلەمان و نزیکەی ساڵێک لە بڕیارەکەی دادگای فیدراڵی دەستەی سەرۆکایەتی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە پێگاتون لە ڕێواز فایق، هێمن هەورامی و مونا قاهوەچی ئۆتۆمبیلەکانی پەرلەمان بەکاردەهێنن و هێشتا پاساوانەکانی پەرلەمان لەلایەن و بەشێک لە فەرمانبەرانی ئیستافی نووسنگەکانی سەرۆکایەتی لە بارەگا حیزبەکانی خۆیان بەکاردەهێنن.